تا پێدانی تەواوی شایستەدارایەکانیان و هاوشێوەی عێراق فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی پسوڵەی خۆراکی هەڵەبجە مانگرتنیان لە کار ڕاگەیاندووە و ئامادەش نین تا جێبەجێکردنی خواستەکانیان بگەڕێنەوە سەر کارەکانیان. بڕێک شایستی دارایی لە بەغداوە هاتووە بۆ هەموو وەزارەتە هەموو بەڕێوەبەرەتەکانی سەر بە گشتی بازرگانی، بەڵام ئێمە لێ بێبەش کراوە لە زمنێنە تەمین و چاودێری ڕقابەوەوانە. ئێمە بە مافی خۆمان نێزانین ڕەپارەیە لەبەرەوەی بە گشتی هاتووە لە بەغداوە، هەرچەند چەند وعدەکیش دراوە لێرە لێ بەوەی کە بە حسابە ڕێک کرێتەوە و کێشەکە چارەسەر بکرێت، بەڵام ئێمە وەک هەڵەبجە و جەماعەتی بەرادرانی شەهۆکارەمان لە سلێمانی بڕێرێنە هەتاوەکو ئەو بڕەپارەی کە هاتووە بە یەکسانی دابەش نەکرێت لەنێو مۆزەفەکانی تەمینەکانە بەردەوامین لە مانگرتنەکان و بایکۆتی شەکارەکانی هاوڵاتیان نەکەین. فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی فەرمانگەی پسوڵەی خۆراکی هەڵەبجە جگە لە داواکردنی شایستە داراییەکانیان گرفتی دیکەشیانەیە و دەڵێن کەمی فەرمانبەر و نەبوونی بینا یەکێکی دیکەن لەو گرفتانەی بەدەستیەوە دەناڵێنن. ئیش و کارمان ئەمڕۆ ڕاگرتووە بەهۆی خەرج نەکردنی شایستە داراییەکانمان بە شێوەیەکی باش و گونجاو جیاوازی هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی ترە. لەبەر ئەوە ئێمە لە ئەمڕۆوە ئیش و کارمان بە هەموو شێوەیەک ڕاگرتووە تا شایستە داراییەکانمان بۆ سەرفەکرێت. ئەمە گرفتی کەمی کارمەندمان هەیە بە دەرەجە یەک، اینجا دوای ئەوەش کەمی بیناکەشمان بینای کرێی خۆمان نیە، تایبەت نییە بە بەڕێوەبەرایەتێکی خۆمان کە بەڕێوەبەرایەتێکی گەورەیە لە هەڵەبجە و کارەکانی پسوڵەی خۆراک بەڕێیەکە بیناکەی تایبەت نییە بەخۆی. هاوڵاتیەک لە ناحی سیروانەوە سەردانی بەڕێوەبەرایەتەکەی کردووە، بەڵام کارەکانی بۆ ڕایی نەکراوە و پێی وتراوە تا جێبەجێکردنی خواستەکانیان لایەن حکوومەتەوە کارەکانی هاوڵاتیان جێبەجێ ناکەن. ئێستا بەهۆی وەستانی ئیش و کارەکانیان ئێمە ناتوانین ئیش و کارەکانی ئەمەش دابین بکەن و پێویستەکە هەموو ئیمتیازات و داواکاریەکی فەرمانبەرەکان جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ئەمەش ئیش و کارەکانمان دوانەکەوێ. بەپێی زانیاریەکانی پەیام وەزارەتی بازرگانی عێراق بڕاپارەیەکی ڕەوانەی بەڕێوەبەرایەتەکانی 18 پارێزگاکەی عێراق کردووە، بەڵام سلێمانی پێچەوانی تەواوی شارەکانی دیکە ئەو بڕێی بە بیانووی کەمی ڕێژەکەی ڕەت کردوێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.